ئیسەر 20 ساڵە لە نەرویجم ئەمجارە پیشەم پیشەی حەکیمایەتیە لە دایک و باوکی خۆمە فێر بووم شادەی حەو دەوڵەتم پێیە وتمە تۆ خزمەت بەم خەڵکەی خۆمەکەم بەم گژوگیانە ئەمانی دەرمان ئەمە خوای گەورە بەخشیوێتی بە بەشەریەت بۆ چارەسەری نەخۆشینەکان جارە ئەوەتەی کە مرۆڤایەتی هەیە نەخۆشینیش بووە و هەزاران هەزار ساڵە ئابەم ڕۆکانە نەخۆشینەکانیان چارەسەر کراوە دروستکردنەکەی ناتوان باسی کەم چکونکە لەوانێ خەڵکێکی دروستیکا بە غەڵەت دروستیکا و لە باتی قازان زەرەر بە خەڵک بگەینە گینا هەر کەسی ئەم ئیشەی پێخۆشە من ئەم عیلمە هی نەتەوەی کووردە هی باو باپیرە گەورەمانە ئەمە ئەمانەتە لای من لەوانم ئەم شەو بمرم ساڵێتر بمرم 2 ساڵتر هەر ئەمرم بەس حەزەکەم خەڵکی باش خەڵکی دڵسۆز خەڵکێک کە توجارەتی پێوە نەکا باشە معیشەتی خۆشی لەسەر بڕوا و یارمەتی خەڵکی شەبە ئەم ئەمانەت ئاوات تەسلیمی ئەو بکەم و پێی بڵێم ئەم دەرمانە چییە چۆن دروستەکرێ چ نەخۆشینە چارەسەرەکە چەند دەرمان تێکەڵکەی بۆ فلانە نەخۆشین بۆ ڕۆماتیزمە بۆ نەخۆشینی ئیلتاباتی گورچیلە بۆ نەخۆشینی ئیلتاباتی خوێن بۆ پرۆستات بۆ نەخۆشی ڕەحمی ژنان ئەگەر کەسێ بێت بە دڵسۆزانە بە سوێنم بۆ بخوا کە دوای توجارەتی پێوە ناکە فێڵ لە خەڵک ناکە من ئامادەم ئەو ئەقڵە ئەو عیلمە کە هی باوە پیرە گەورەی ئەوە تەسلیمی کەمەوە ئەوە ئەم حکومەتە بەهاتە ئەم دەرمانە کە من چاکێکم بۆ کۆرۆنا و بۆ ڕۆماتیزمە و بۆ پرۆستات بیبردای بۆ لابراتۆر فەحسی کرایە با هەموو نەتەوەی کورد ئیسفادە لێکرایە بیکرای بە بەڵگەیەک بیکرای بە چاوی ئەمریکا و یابانە گەڕێن کورد بێخاوەنە کورد بێ حکومەتە بەڵام ڕاستە حکومەتمانیە بەس عقلمان پێ بەس ئەمە ئەبووە حکومەتی هەرێم بەهاتن هەرچەند من لێرەوە دەستخۆشی لە دکتۆرەکانەکەم کە پشتیوانیم لێوە ئەکەن کە دەرمانەکەی من ئەوەن بە خەڵک چاویان ماچەکەم دەستیان خۆش بێ بەڵام غەزبوو لەسەر حکومەت بێت کوردێک لە گژوگیاکانی کوردستان لە سروشتی کوردستان چارەسەری کۆرۆنای کرد چارەسەری ڕۆماتیزمەی کرد ئەی بۆ ناین بیکەن بە کارتێک و بڵاویکەن و هەر بۆ خەڵکی کورد من هاوکاریم بڵێ ئەو دەرمانەکان ئامادا کە ئەیگرێتەوە بڵێ هەڵمی ئەو جیایە ناگرێت منیش ئەیهێنم ئەیپاڵێوم پاکێکەمەوە ئەیپاڵێوم و ئەیکەمە شوشەی شروع لە دوای ئەوە لۆگۆی خۆمانی لێ ئەیەم ئەرکی من زۆرە بەڕاستەکەی ئەرکی من زیاترە هەتایی ئەو من زۆر جار نەخۆشیش بەڕێ ئەەکەم دەرمان ئەم بە نەخۆشداری وای تەلەفۆنەکەن چۆن بەکارێت تێناگەن یعنی هاوکارێکی تەواوی من بەڕاستی من جاری وای هەتا 2 شەو خەریکی دەرمانم بەڵێ ئێستا خۆ دەبینی ئەمە پۆنگەیە چەنەها گیای وەک ئەمە ئێمە بە جیهاز هەڵمەکەی ئەگرین یەک شتی تریتیانیە کیمیایی یان حافیزە یەک شتیتیانە زمانی 2 ساڵیشی هەیە دابنرێ دەرمانی ئێمە هیچی لێنایە لەبەرەوەی لە گیای ئەم کوردستانە لە گیای ئەم شاخانە ئێمە ئەیبین و ئەیکەین بە دەرمان هیچ شتێکی کیمیاییتیان نییە نەوعی دەرمان زۆرمان لایە بۆ قۆڵۆن بۆ ڕۆماتیزمە بۆ پرۆستات گورچیلە خوێن پاکردنەوە چەوری جگەر چەوری عام چەوری خوێن هەمووی دەرمانمان هەموو نەخۆشیەکان عیلاجمان لەلایە چارەسەرمان لەلایە زیاتر پۆنگە بەکارەهێنین نعنا بەکارهێنین گەزنە گەڵاگۆیش لە دەرمانەکانمانە یعنی بۆ زۆربەی دەرمانەکان ئێمە جیاوازی هەیە دەرمانێ بۆ دەرمانێترکە یا سروشتەکانی چۆن بۆ بەکاربێنین بەڵام تقریبان 30 نەوعی گیا بەکارهێنین ئێمە لە گوندێک و لە شوێنێک بۆیێنین ئەمە دوور لە شاری پێنجێن ئەم گیانە بۆیێنین هەر ڕۆژێ لە شوێنێکایە هێتر لەم منتیقانە پێنجێنە ئەم پۆنگەیە گەڵار کێشەیە گەزنەیە ئەمجارێ پەی کوڵە ئەو گیانەی بۆیێنین ئێمە بەڵێ ئێمە هەم بژێویەکی باشتیایە بۆ ئێمە پارەیەکمان پێیات ئێمە وەک هینێکی بچوو هەم ئێمە ئیسفادەکەن هەم ئەویش